دیادەی ماتۆسکی دیادێکی زۆر ناشینە کۆمەڵگەی ئێمە بەداخەوە کە گەنجی ئێستا ماتۆسکی بە شێوازێکی ناشین لە سەرجادەکاندا ژۆن و بێوی پەیڕەوکردنی یاساکانی هاتوچۆ هەروە بە تایبەتیش کە دەستکاری زۆر دەنجی ماتۆڕەکان دەکەن دەنجیان بەرز دەکەن ئەوە کۆمەڵە گەنجێک پێکۆ لە شەقامەکان تێدا پەڕن و کە نەمە کاتێکی خۆش بەسەر دەبن بەڵام کە نازان ئەو خەڵکەی دووروبەریان بێزار دەکەن لەگەڵ ئەو کارە ناشینانە زۆر بەداخەوە کە ماتۆڕی داژۆم ماتۆڕ هەڵژوتن حیساباتی خۆی هەیە کراوە خەڵکی زەحاز ناکەی ڕێک بتەنیش سیارەی دەهناڕۆی لە سۆر نادەی ئەوانە هەمووی پەیوەندیان بەیەکەوەیە ئەو خەڵکانەی کە ماتۆڕ داژۆن جێ نادە ناوشتانە هەمیم دەرێک کابرا ئەمن زوو بگەمە شوێنی خۆم بەڵام ئەوە زۆر غەڵەتە 5 دقیقەی بگە جێگا بەڵام سەلامەت بە لە بابەتی ماتیسیکلێتدا کە لە شەقامەکان دێن بە دەنگی بەرزەوە دەبێت بابەتی وی کە ئەوانە دەبێت ئیجازە وەک لایمە کە پێ دەڵێن گەواهینامە دەبێت گەواهینامەیان هەبێت یەکیش کە ئەنگۆ دەبێت ئیجازەوەی کە جوانەکانی کە تازەی ڕادەگەن کە دێن دروستە دەبێت ئەوڕەندە و شەقامەکان لە کوچەکان کە دەڕۆن دەنگی بەرزیان هەیە ماتۆڕەکان نابێ شتە بێت بە گەواهینامەیان بدرێتە دوایش غرامەش باشە غرامە بکرێن نەوشتە کەم دەبێتەوە ئەگەر ماتۆسیکلەکە مۆڵەتی پێ نەبوو ئەوە دەبێت بە هیچ شێوەیەک ئەو ماتۆسیکلە لە ناو شەقامدا نەیانژوتن و حکوومەت ئەو ماتۆسیکلەی لێبستێنتەوە خاصەتەن ئەو ماتۆسیکلەی کە گزۆژی کون دەکات بۆ ئەوەی دەنگی گەورە بێتن.